بەپێی ئامارەکانی یەکێتی هاوردە و ناردەکارانی کوردستان لە قیسلێمانی خەبارەی هاوردەکردنی کاڵا و شتومەک لە دەرەوەی وڵات ئەمساڵ 16 ملیار دلار بووە. زۆرترین ڕێژەی بازرگانیش بە پلەی یەکەم لەگەڵ وڵاتی تورکیا و بە پلەی دووەم لەگەڵ وڵاتی ئێران بووە. هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی حکوومەتەکەی هاوکاری بازرگان و جوتیاران نەبووە بەپێی پێویست بۆتە هەرێمێکی هاوردەکار و کەمتر کەلوپەل هەناردە دەکات. هەنار و نانی تیری و ئاو نەبێت لەم چەند ساڵەدا بە ڕێژەیەکی کەم هەناردەی کەلوپەلی دیکەی کردووە. ئاماری هاوردە بۆ ساڵی 2022 گومرگەکان و مۆڵەت و بڕی بە دۆلار. گومرگەکان مەسەلەن کۆی گشتی 5204 مۆڵەت دراوە بە بڕی 15 ملیار و 403 ملیۆن و 480 هزار دۆلار. زۆرترین مۆڵەت بۆ هاوردەکردن لە مانگی 12 بووە کە لەم مانگەیە 342 مۆڵەت دراوە. کەمترین مۆڵەت کەوا هاوردە کراوە لەم ساڵدا لە مانگی 9 بووە. پارەکە تقریبا نزیکەی 16 ملیار زیاتر لە 15 ملیار کاڵا هاوردە کراوە بە پێ ئەو مۆڵەتانی کە پێیان دراوە. نزیکەی 16 ملیار تقریبا. خۆی لە کاتی کۆرۆنا لەو کاتەیە خۆتان دەزانن لایانی هاوردەوە ناردە زۆر دابەزین بە خۆیەوە بینی. ساڵ بە ساڵ بۆ خۆی بەرەو شێوەیەکی بەرپراوان کارەکان ئەم ساڵ تواندراوە نزیکی 16 ملیار هاوردەی کاڵا بکرێ. و هەناردە بەڕاستی ئێمە بە بڕ ئەتوانی ئێمە ئەم ساڵ هەنار تواندرا لە ساڵانی ڕابردوو زیاتر کە ساڵانی ڕابردوو یعنی 100 تەن و 200 تەن و ئەوایی تاکو 83 تەن و ئەم ساڵ 1500 تەن جێی دڵخۆشیە کە تواندراوە لە هەنارە هەناردەی وڵاتانە بکرێت. بەهۆی شەڕی ئۆکرانیا رووسیاوە بۆ ماوەیە کاڵا و شتومەکەکان لە ماوەی ڕابردوودا گرانبوونیان بە خۆیانەوە بینی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. بەڵام بەهۆی هەڵگرتنی باجی سەر خواردنەمەنیەکان لە ماوەی 2 مانگی ڕابردوودا بەشێک لەو نرخانە دابەزینەوە. یەکێتی هاوردە و نادەکاران دەڵێن شەڕی ئۆکرانیا زیانێکی زۆری هەبوو بۆ بازرگانانی هەرێمی کوردستان چونکە بەشێکی زۆر لە کاڵاکان لەوێوە هاوردە دەکرا. ئەوەی کە خواردن بێ ینی خوارد لە مننی بێ و ئین بێ باجی لەسەر نەماوە. بەڵام ئەوەی ترش ئەو پێداویستی تر وەکو مەسەلەی بیناسازی وەکو ئەمانە ئەم شتانە وەکو مەسەلە ئەو شتانی کە علاقەی بە خواردنەوە نەبێ باجی لەسەر ماوەیە مەسەلە گومرگەکەی زیای کردووە. خۆی مشکلەکەی ئێمە ئەوە بوو کە حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە گومرجێشی کردەوە لە هەرێمی کوردستانە لە 400 ئەو قەرار تەطبیقەکەن. بەڵام لە ناوەڕا لە خواروی عێراق ئەوە ناکەن. لەبەرەوە هەندێک لە بازرگانەکانی ئێمە ڕویان کردوێتەوانێ کە کاڵاکانیان لە خوارەوە داخڵەکەن. ڕاستیدا ئەو شەڕە دەورێکی زۆری بوو چونکە ئێمە بازرگانەکانی ئێمە زۆریان پەیوەندیان لەگەڵ ئۆکرانیانە و کاڵیان لەوێ هاوردی هەرێمی کوردستانە کرد. هەندێکیان لەوێ کاڵاکانیان تاخیر بوو. بەهۆی ئەو تاخیر بوونەوە بەعزێکی مەسەلە بەسەر چووە نەتوانەوە داخل بە بەعزێکی تریشی کە هاتووە بە چۆنە زۆر بە زەحمەت هاتووە بەگران هاتووە. لەبەر ئەوە لێرە نرخەکەی بەرز بووەتەوە و ئەوەش بۆتە سەبەبی ئەوەی کە فرۆشی کەم بێت. لە ئێستادا نرخی دۆلار لە بەرزبوونەوەی بەردەوامدایە و ئەگەری گرانبوونی کاڵا و شتومەک و خواردەمەنی هەیە. بەڵام یەکێتی هاوردە و ناردەکاران دەڵێن پێشبینی ناکەن نرخی کاڵا و شتومەک بەرز بێتەوە. نرخی دۆلاریش لە دوای سەری ساڵەوە ئەو بەرزونیزمەی ئێستا هەیەی نامێنێت و چاوەڕوان دەکرێت نرخەکەی دابەزێتەوە. چاودێری بازار و بازرگانەکانیش دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی کاڵا و شتومەک. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.